وەختتان و خێر خەڵکی کوردەوار و یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ. هەروەکو پێشووتر ئامادەکاریمان بۆ کردبوو تا ستێزەیە دەوڵەتە کۆرپریتیە یەهودە ئێرانی بدەین تا لە شەڕە کەمتارگەل و یەکتری هەڵدڕن و بگەین بەم لەختەیە تاریخیەکە من لە دیبێتەکانە پێشووتریش باسە مەرگە ئیدئۆلۆژی کە دەوڵەتە ئێرانیم کردبوو و تەمامیەتە تەلاشە ئینقلابیە ئێمە لە هۆنینەوەی مەتن و لە تەحلیلکردنە و لە دروستکردنە ئەقڵە سەلیم و فەزایە ڕای گشتیەکی دروستی ئینقلابیە و گیان خستنە نیروگەلە دەسەڵات بوو. تا ئەم دەقیقە ئەوزاعێکە خەریکە ئەڕواتە بەرۆ بەحسەکە کە خوانە نێعمەتە دەوڵەتە ئێرانی شقاقی تێکەوتگە و ئەم مەسئلە تا ڕوبەڕووکردنەوەی خەڵکە ناوە شەقام خەڵکە زۆر و بۆرە ناوە شەقام تەوەسوتە جناح تاڵبە قدرەتێکە لە مقابڵە پرۆژەی جانشینی عەلیە خامنەی ئیحساسە نابودی ئەکات تا سەتح شەڕە مسەلحانەیە خەڵک تەکە مؤسساتە ژێردەسە عەلیە خامنەئی ئەبرێت. ئەمە تەحلیلێکی ئەڵبەتە توولانی تری گەرەکە و من لەختەیەک لەگدا گەرەکمە ئیشارەت بکەم بە هدایەتە خەڵکە زۆر و بۆرە ناوە خیابانێک کە لە لەحزەیەکا لە ناوە خیابانە لە نێوە ئاشۆ خۆ دەرئەخا تا ئەگرا بازیە حوکامانە، بەڵام کە گڕە ئاگرەکە هەڵسا ئەو جار فازە سێوەم تێتە بەرەو، یعنی ڕەوایەتە مردم، دروستکردنە مردمە ساحێ و قەست، مردمێک بە هەدەف بە ئیدە و بە قەست کە ئەوە کارە ئێمەس. و ئەمما مهمترین مەسئلەیە کە من بە سوورەتە ئێستاتوس دامنیا بوو دابزانن وەختێ قەرارە مردمێک ببرێت بەکار بهێنرێت تا ئیمتیازی پێ بگیرێت و لێودا پێی بڵن بڕۆرۆ ماڵە خۆت و خوا حافیز و تەواو، بە درۆشمگەلە ئەلەکی، بە درۆشمگەرە بێ مستەوا، بە شعارگەلە بێبن داستان ئەوە نەبەرەوە. کارم بە منیە کە ڕەمزە ژن بۆ شەڕە کەمتارگەل بە گۆشتە ژن داستانێکە کە ئیمکانی هەست مەرغوبیەتێک و بەرەیەکی جیهانی دروستکریاکی پێ بدە. ئەم شعارە خەسیاگە قەیرە ئینسانیە ژن ژیان ئازادی و ئەوانەی کە تکراری ئەکەن و لە ئەو جەبلاحەت و سەفاحەتە خۆیانە دەقیقەیە فکری پێ ناکەن و دروشم تعریفکردنەوە نییە، شعر نییە، معناکردنەوە نییە، دروشم یعنی لە ئەکتێکە کەوە دەرئەکەفی تەمامیەتە خواستە خۆت کۆ ئەکەیتۆ لە ناوە مەفهومگەل و چمگەلێکا و ئەیدەیتە دەرۆ کە ئەمانە متعلقن بە تۆ، هەنت تۆن و بۆ تۆ جێبەجێ ئەکرێن کە پێی ئێژن ماف. مثال لیبرالیزمە کلاسیک لە سێ دروشما کۆ ئەبێتۆ بە قەوڵە خۆیان لایف، پرۆپەرتی و فریدەم، حەقە، مافە ژیان، مافە ئازادی و مافە مالکیەت یا خاوەندارەتی. پس ئەم سێچتە وەختێ تۆ بەرزی ئەەکەی تۆ مافە مافێکە کە لە تۆ ناسنرێتۆ و پێی ئێژن ناچراڵ لۆ، قەوانینە تەبیعی لە ئینسان لەگەڵ ئینسان لەدایک ئەبن و لە ئینسان ناسنرێت تۆ، هیچ کەس ناتوانێت لێ بسێنێتەوە. بۆیە وەختێ تۆ ئێژی ژیان، ئازادی و مالکیەت و خاوەندارێتی، یعنی ئەمانە شتێکی نەگۆڕی بێ مناقشەس، کەواتە ئەمانە مافن. دەی ئێمە لەم سێدانەوە تەسلیسە ژن، ژیان، ئازادی دوانیان مافن، ژیان، ئازادی، مافە ژیان و مافە ئازادی. مافە ژنیشمان هەست، ژن مافە، ژن ئۆبژەس، ئۆبژەی کێس ئەحیانە ئیستا ئەو کەسەی تێ ئەم درۆشمە ئەدات ژن حقوقە کێس، حقوقە ئینسانە کەواتە ژن ئینسان نییە، حقوقە پیاگە
جزء حقوق نەگۆڕە پیاگە. یعنی چی ژن ژیان ئازادی؟ دوو دانە حقوق لە مقابڵە چیە؟ ئەمە چییە؟ ئەم ژنە چییە؟ چه تعریفێکە داتۆ؟ بعد تۆ ئەمانە کە بە عنوانە خواست و دروشمبەرزی ئەەکەیتۆ سۆحان نەخدیەوە بکەیتۆ بیکەیتە قانون بیکەیتە دەستور و عمل ئەوێت و چی؟ ژن ژیان ئازادی ئەوێت و چی؟ نەخد کریاگەکە ئەوێت و چی؟ ئەوێتە سەتمەن؟ ئەوێت و نوشابەیەکی خانەوادە؟ ئەوێتە کۆمپوتێکی گیلاس؟ 4 کیلۆ هەنار؟ چۆن نەخدۆ ئەکرێتۆ ژن ژیان ئازادی؟ ئاخە کاکە گیان وەختی ئیحساسات ئەوەیتە سەر و فکرەکەی چیق ئەەکەی دەنگ بەرزۆ ئەەکەیتۆ بێجگە لە ئینحراف بۆ بەرگرتنە لە ئاگاهیە مردم و ئاگاهیە ئینقلابی کارێکی تر ناکەی. تۆ ئەسڵە نەزانی دروشموە دەردە چی ئەخوات؟ ئەزانی فەرق ماف تەکە گۆشت کوبیدا چییە؟ کە نازانی چیقە چیتە؟ یعنی چی ژن ژیان ئازادی؟ ملیۆنها ئەحمەق ئەم قسە تکرارەکاتۆ. یعنی چی تۆ لەحزەیە لە خۆت سوال ناکەی؟ چۆن ژیان و ئازادی و ژن لە تەنیشتی یەکتریا قەرارەگرێ و هەر سێکەیان ئەوێتۆ ماف؟ بعد بە کێ تەعەلوق ئەگرێ؟ مافە نەگۆڕە کێس؟ ئەم شعارە لە خیابانە ئەدرێ سێکسیستیە؟ کۆمەڵە پیاگە گەڵپەرستە هەڵپەرست وا بدونە سێکسە ژن و واژەنە ژن ناتوانن ژیانکەن مافە تەعەلوقە ژنانیان گەرەکە؟ یعنی من پیاگە ڕۆمە خیابان ئێژەم حەقە حەیاتم هەست، حەقە ئازادیم هەست، حەقیشمەوەسەوە تەعدادە دڵخاش ژنم بوێت، حەقە نەگۆڕە منە. ژن ژیان ئازادی. ئومیدوارم ئەم تەوزیحاتەی دام خاص حاڵیت بوێت و ئەما یارانە ئاخێز هەواسیان بوێت. ئەوانەی وا پێیان ئێژن سەران کە تەزاهوراتە ناوە خیابان دروست ئەکەن، هەستەی ئەوەڵیە دروست ئەکەن کە تۆ لە مەفهومە سەرکوبە ئەمە ئەوێنیت و سەرکوتا ئەوێنیت. سەرکوت یعنی سەر ئەکوتێت. سەر کامە سەر ئەوەسەوە 10 نەفەرەکەی ئەوەڵ تێرێتە ناوە خیابان دروشمەکان ئەدات تا 10 نەفەرەکە ما بەقیەی خەڵکە ترسیاک لە خۆی کۆ ئەکاتەوە. هەر وەختێ ئێژن حاکمیەت سەرکوبی کرد یعنی ئەوانەی وا تا دوێکە ئەیانوت بێنە خیابان ئیتر نایەژن بێنە خیابان، لەذا خەڵکەکە لە خیابانە متعەین ناوێت. وەختێ فەزا وای پێهات ناوێ ئیجازە بدەی پەیکەرە مردم بێ ئەقڵ بێت، ناوێ ئیجازە بدەی مردم سەتح شعور خۆی بێرێتە خوار و خۆی تەحمیرکە، ناوێ بێڵی هەر کەسافەتێ بخەنە ناوت دەمە ئەم مردمە. ژن ژیان ئازادی شعارێکی غەیرە بەشەری تەوهینە بە ئینسانە ژن، تەوهینە تابینە قاقازها. ئەگەر نافەهمی بڕۆخوا تۆزی ئەقڵە باتێ بەش بفەهمی. ئەمە مقدمە بوو تحلیل ئەوزاعێکە کردمان هەرەمەسە. دەوڵەتە ئێرانی دوچار مەرگە ئیدئۆلۆژی بوو، پایان ناسیۆنالیزمە ئێرانی، پایان شیعەگەرایی و دزینە ڕۆح عروبە لە عەرەب و ئێستەبابا ئامریکا و ئەرباب یەهودی مەسیحی گەرەکێسی پەیکەرە بوروکراتیکە دەوڵەتە ئێران لە ژێرە ناوە قەڵەمڕەوە ئێران بۆ گوزارە بە دەوڵەتە سەکولارە قانونی حفز کات. یعنی 180 دەرەجە چووگەزە دواوە. لەذا نزاع دەروون حاکمیەتی خەریکە بەرەو لووتکە ئەچێت ئەگەر تەوازونە قوا بە یەکتری بچەربێت. ئەمە اتفاقێکە کە خەریکە زاهرە ناکەفێت و لەم وەسەتە ئاغایان تاڵەبینە قدرەتە ئینحسار و دەستانە دەوڵەتە ئێرانی کە لەبەرەی ئیسلاح تەڵەبین و زیر مەجموعەکانیان لە بەرامبەرە جێنشینی عەلیە خامنەیە ئەوێسن ئەم دەفعە تا فازە مسلحانەیە مسلحکردنە مردم ئەڵبەتە لە ژێرە ڕەهبەریەتە ئەوانە پێشەچێت و با بە ئەحزاب قەومی ئتنیکیە
کوردیش پەیامێک بدەم و تو لە حیزبیەکانیان لەوە هافازە مسلحانەیەکە دەمتان بکەن و چێوەکەنە ئاسینتان هەروە تا ئەم دەقیقە چێویان کردگەسە ئاسینتان ئەرباب ئەوانن و تۆ نۆکەرە ئەوانی تەقە لە تاران و هەڵەسێت لە سنە هەڵی ناسێنن بابزانی وەکو چۆن عەبەی مهدەدی وە پەلەپەل هاتوو لە ناوە بیبیسیا ئەیوت ساڵە 56 زەنجیر وە دەسەکان نەیان ئەهێشت شعارێ خارج لە شعارە خومینی و بەرەی خومینی بدرێت ئائیستەیشە ئەگەر بیوەنە ناوە ئەو فازە مردم بێڵن ئەگەر بەرەو مسلحانەیش بیوەن هدایەتی وا لە دەسە ئەوانە سەگ و سووتک دروست ناکەن بۆ خۆیان و ئێوە عەدەدێ نیەن بابزانن ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەوەی کە گەرەکی بوو بە دەستی بێرێ وە بەرەو پێشی ئەوات ئەیوا تا ئەو جێگەوە کەمتارەکان یەکتری هەڵدەڕن وامەکار ئاخێزە و ئاخێز لە ڕۆژە ئەوەلیش گەرەکی بوو وها اتفاقێکیان تیا دروستکە ئەوە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بوو هات وتی مقتەدا سەدر مۆتەکەی مەرگە دەوڵەتە ئێرانی و ئەقمارە دەوڵەتە ئێرانیە پایانە ڕەوایەتە دەوڵەتە ئێرانی بە هەستاندنەوەی ڕۆحێکی تازەتر لە عروبە لە بەیت حەنانەوە بەحس کرد ئەمە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بوو وا بە ئێوە خەریکە ئێژێت ئاخێز و بەرەی ئینقلابی حاکمیەت وادارە بە ئشتباه ئەکا دەوڵەتە ئێرانی خەریکە ئشتباه ئەکا هەم لە داخەڵ و ئشتباه ئەکا هەم لە خارج و خەریکە ئشتباه ئەکا عەلیە خامنەئی ئمڕۆ لە سخنڕانیەکەیا غەڵەتی کرد غەڵەتە خراپی کرد و ئەمما کار کێشاگەسی جێگەیەک ئەمانەوانە سەرە مشار و هەڕە بڕۆنە بەر ئەدڕێن بێنە دووە ئەدڕێن ئەوانەی وا قەرارە لە قودرەت حەزب بوون یەک جار مەجال لە زیندگیان هەست و حەزبیانەکەن لەزا ئێشێ شەڕ بەقا بکەن دەرنەتیجە ئەم شەڕە قودرەت نیشانی ئەدات لەم وەسەتە ئێمەیش مردمی بۆ دروست ئەکەین و تەب ئەدەینە سەر لاشەیە ئەم کەفتارانە کە تا ئەم دەقیقە هدایەتمان کردگە لایەوە خۆش